لەسەر پرسی داهاتی هەرێمی کوردستان و هەروەها ئەو ململانی سیاسی کە لێسادا باسی لێو دەکرێت و چاودێرانی سیاسی و هەروە ئەندام پەرلەمانان ئەو کەسانی کە وابستن بە دۆخی هەرێمی کوردستان و باسی لێو دەکەن کە جۆرێک لە ململانی سیاسی کاریگەری لەسەر موچەخۆران و هەروەها ئابووری و پرۆژە پیشەسازیەکان لە سنووری ئیداری سلێمانی هەروە هەڵەبجە و ڕاپەڕیندا دروست کردووە. دیارە ئەم بابەتە جۆرێک لە ناڕزایی لێکەوتوتەوە هاوڵاتیان و دام پەرلەمانانی کردو بە چەند بەشێکەوەکە هەر یەکێکیان سەبارەت بەم بابەتە لێدوانی جیاواز دەدەن. من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمدا دەکەم. میوانەکەیشم بەڕێز بەڵێن ئیسماعیلە کە بەڕێزیان ئەندای پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی منن. کاک بەڵێن سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ سەرنجی ئێوە و هەم وەکو پەرلەمانتار لە فراکسیۆنی گۆڕان و هەم وەکو کەسانی شارەزا و جنابیشە ئەندامی لا لیژنە داراییەکاندا دۆخی دارایی هەرێمی کوردستان چۆنە؟ بەناوی خوای گەورە ڕێز و سڵامێ بۆ بینەرانی کەناڵی کورسات دارا لە دوای یعنی لە ئەتوانم بڵێم لە سەرەتای ساڵەوە یا لە دوای بەرزبوونەوەی نرخی نەوت لە چارەکی کۆتایی ساڵی 2021ەوە دۆخی ئابووری هەرێمی کوردستان لە چاو پێشووتریە هەنگاوی بەرەو پێشچوونی زۆرنا لە بەرەوەی وەکو باسی کرد یەک نرخی نەوت بەرز بووە. دوو ئەوەی کە حکوومەت باسەکە هەنگاوەکانیان لە ڕێخستنەوەی باجوە و بڕیارانەی کە دەرچوون بۆ پێداچوونەوە بە دۆسیەکانی وەبەرهێنان کۆمپانیاکانی ئینتەرنێت پێداچوونەوە بە عەقدی کۆمپانیای خاڵە سنووریەکان و لەسەر هەمووشیانەوە ئەوەی کە بەرزبوونەوەی نرخی نەوت و ڕێخستنەوەی داهاتەکانی ناوخۆ بوو لە هەرێمی کوردستان. ئێستا دۆخی ئابووری هەرێمی کوردستان لە دۆخێکی باشایە کاڵم لە دۆخێکی باشایە ئەوە نییە لە جێ تەمۆحی هیچ هێز و لایەنێکی سیاسی بێ یا بەڵام لە چاو ئەو ڕەوشەی کە لە ساڵی لە کۆتاییەکانی ساڵی 2019 لە تەواوی ساڵی 2020 و لە سەرەتاکانی ساڵی 2021 شابەڕێمان کرد بێگومان ئێستا داهاتەکانی هەرێمی کوردستان زۆرە وەکو چەندین جاری شەرحمان کردووە. سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان سێ سەرچاوی سەرەکیە زایدەن ئەو بڕەپارەی کە هێزەکانی تەحالوفی خەنە سەر ڕقم حسابی وەزارەتی پێشمەرگە و لە موچەی لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە سەرفەکرێت. سێ سەرچاوەکە بریتێ لە داهاتی نەوت بریتێ لەو 200 ملیارەی کە لە عێراقەوە وەک شایستە دارایەکانی هەرێمی کوردستان ئەبێ بێتە ناو خەزیێنەی گشتی هەرێمی کوردستان لەگەڵ داهاتەکانی ناوخۆ. دیارە ئەوەی کە لە داهاتی نەوتەمێنێتەوە زۆر جار باسمان کردووە مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان مەلەفێکی ناشەفاف و ناڕوونە و خراپ ئیدارەدان و خراپ ئیمزاکردنی و عەقدانەی کە لە ماوەکانی ڕابردووە هەبوو وای کردووە کە 158 بۆ 59 داهاتەکانی نەوت لە هەرێمی کوردستان بۆ خەرجی و حەقدەستی کۆمپانیاکان بڕوان لە بەرامبەر لە 140 کێمێنێتەوە لە 140 دێتە خەزانەی گشتی و چێتە وەزارەتی دارایی و لە دابشکردنی موچە بەکارهێنرێت. ئەوەی 200 ملیارەکەی بەغدا کە خۆتان نەزان ماوەیەکی زۆرە لە 6 مانگی ڕابردووە تەنها یەک جار 200 ملیارەکە هاتووە. ئەوەی من زانیاریم هەبێ ئەمڕۆ قەرارە 200 ملیاری تر بخرێتە سەر ڕقم حسابی حکوومەتی هەرێمی کوردستان. نازانم ئەگایان نا بەڵام ئەوەی کە من زانیاریم هەیە قەرارە ئەمڕۆ 200 ملیاری تر بنێرێ بۆ هەرێمی کوردستان زایدەن داهاتەکانی ناوخۆ. ئێمە کە باسی و کێشەوە مەشاکیلانەکەین ئێستا لەسەر داهاتەکان بریتێ لە قسەکردن لەسەر داهاتەکانی ناخۆ. هەرێمی کوردستان بەداخەوە ڕاستە یەک حکوومەتی هەیە یەک ئەنجومەنی وەزیرانی هەیە یەک سەرۆک ئەنجومەنی وەزیرانی یەک جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەیە بەڵام لە ڕووی واقعی و لە ڕووی جوگرافی و سیاسیەوە دابەشی دوو زۆنی سیاسی بووە داوەژی دوو سوڵتەی سیاسی بووە کە ئەوەی کە زۆر جاریش باسمان کردو خۆتان نەزانن حیزبەکان و دەسەڵاتدارانی حیزبەکان بە قووەترن لە حکوومەت و لە زۆر جومگە و سێکتەرەکانی بەڕێوەبردی ئەم وڵاتە ئەوەی کە حیزبەکان بڕیاری لێدەن ئەوەی کە بڕیار بەدەستەکان بڕیاری لێدەن ئەوە زیاتر ئەچێتە بواری جێبەجێکردن وەک لە قەرار و ڕێنمایەکانی حکوومەت. کێشەیەکەیە لە دوای ئینتخاباتەکانی پەرلەمانی عێراقەوە ناکۆکیی سیاسی قوڵ لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان سەری هەڵدا و ئەمە وای کرد کە یەک
ئەنجومەنی وەزیران وەکوی کە خۆیان باسەکەن کە لە ڕاستیان من دڵنیا نیم لە ینی لە ڕاستی و دروستی زانیاریەکە بەڵامەوەی کە لە کۆبنەوەکەی لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی ئاخیری بەڕێسەرۆکی حکوومەتە ئاماژەی پێدا ئەوەی کە لەگەڵ ئێمەش لە کۆبنەوە ناڕسمیەکان باس کراوە ئەوە بۆ کە ئەوەی کە پێوترێ بە سوڵتەی سیاسی لە سلێمانی وتراوە ئێوە چەند وەختە داوای لامەرکەزیەت و داوای شۆڕکردنەوەی دەسەڵاتە ئیداری و سیاسیەکانەکەن لەبەرەوە لە مەودووە ئێوە خۆتان بەڕێوە برن کە لە ڕاستی ئەمە لە هیچ شوێنێکی حکومڕانیە جێگەی نابێتەوە بۆ سیستمی لامەرکەزی و لامەرکەزی لە هەرێمی کوردستاندا پەیڕەوەکرێ بەڵێ بێگومان من دەوری 2 ساڵی ژەبێ بە بەردەوامی لە ناو دانیشتەکانی پەرلەمان لە میدیا شەرحم کردووە لە ڕووی چەک و لە ڕووی پارە یعنی لە ڕووی هێزە چەکدارەکان و لە ڕووی مەسلەی کۆکردنەوەی داهات و دابشکردنەوەی داهاتیش بەڵێ سرفد و ئیدارەیە واقعەکی سیاسی تاڵە کە 43 بە 57 مامەڵە لەگەڵ داهاتەکانی هەرێمی کوردستان ئاکرێت 143 لە سەتی بۆ سنووری پارێزگای سلێمانی و 57 لە سەتی بۆ سنووری پارێزگاکانی هەولێر و دووهۆکە و بۆ بەڕێوەبردننی ئەم شێوازە لە دابشکاری هەم لە دۆسیەی نەوت هەم لە دۆسیەی داهاتەکانی ناوخۆ لیژنەی موساغەر هەیە کۆمیتەی موساغەر هەیە کە ئەوانە هەمووی ئەندامی یەکێتی و پارتین و ئەوانە ماگانە بڕیار لەسەر چۆنێتی دابشکردنی ئەو بڕە پاران نادەن دابشکردنەکە چۆناییە وەکو باسم کە مەسەلەن تۆ داهاتی نەوت دێتەوە ئەگەر بەغداد 200 ملیارەکە بێنێ ئەوە چێتە سەر داهاتی هەرێمی کوردستان ئەوەی کامێنێتەوە بۆ تەکمیلەی موچە پێشەوەی باسی داهاتی ناوخۆکەم ئەوەی لە مەسەلەی مەلەفی نەوتیشەیە هەر کۆمیتەیەکەیە بۆ چۆنێتی خەرجی ماگانەی کۆمپانیاکان و حەقدەستی کۆمپانیاکان و خەرجیەکانی کەرتینەوە لە هەرێمی کوردستان لەوێش هەر بە هاوبەشی بڕیاردەن ئەمێنێتەوە ناوخۆ کە بە پارەی نەوت و ئەوەی بەغداد چەند پارە لە بەردەسا بوو و چەندی ما بۆ تەکمیلەی موچە سلێمانی 43 لە سەتی تەکمیلاکە هەولێر دووەک 43 لە سەتی تەکمیلاکە لە دوای ئەمە کێشەیەکی تر دێتە پێشەوە کە ناویان ناوە چۆنێتی ڕێخستەوە و ئەو پەیڕە و ڕێنمایی و بڕیارانەی کە دەرەچێ لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ داهاتەکانی ناوخۆ هەم لەگەڵ دەواازەکان هەم لەگەڵ سێکتەری باج و ڕسومات و زەڕیبە و ئەوانە کە بەداخەوە لە سلێمانی ئێمە تووشی ئەو حاڵەتا بووین و ئەو کێشەی کە لە سلێمانی ڕووەدا پەیوەندی بەم بڕا لە تەکمیلەکردنی موچەوە هەیە و ئەمەش هەموو ئەو پرۆسەی کە بۆم باس کردی کە لە ناکۆکیێکی توندی نێوانێشێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە ئەسوڕێتەوە لە نەتیجەم باجەکەی خەڵکی سلێمانی موچەخۆرانی پارێزگای سلێمانی دەن بە دواکەوتن و نەدانی موچەکانیان کە لە ڕاستیە تەجروبەیەکی ناشرینی حکومڕانیە نموزەجێکی ناشرینی حکومڕانیە و پێویستە کا سەرکردایەتی هەردوو حیزب لە تێڕوانینی ئێمە کە ینی لە ڕووی دامەزراوەی وایە کە سەرۆکی حکومەت و جێگیری سەرۆکی حکومەت کۆتایی بەم ململانە سیاسی ناشرینە بێنن و ڕێبکەون لەسەر شێوازی تۆ ئەگەر بێتە سەر باسی لامەرکەزیەتیش بکەی باسی شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانیش بکەی ینی ئەبێ ئەم پارانەی کە لە هەرێمی کوردستان هەیە هەمووی بچێتە خەزیێنەی گشتی کۆ ببێتەوە دوای بەپێی پرسیارەکەم لەسەر ئەم بابەتە برەماکانی لامەرکەزیت لێسا دەکا جناب باسی لێەوە دەکەیت و ئەو پرسەکە تەنها جنابەت وەکو ئەندام پەرلەمانێک باسی لێەوە ناکەی زۆربەی چاودێرانی سیاسی ئەندام پەرلەمانەکانی تریش باز لەماکەن کە لامەرکەزیت سیستمی خۆی هەیە یاسا و ڕێکاری تایبەتی بەخۆی هەیە لامەرکەزیت ئەوەیە هەر پارێزگایە هەر ئیدارەیەک داهاتی ناوخۆی بۆ خۆی بێت و لە نێو موچەخۆران و لە نێو ئیدارە جیاوازەکانی خۆیدا دابەشی بکاتەوە یان لامەرکەزیت و دوو ئیدارەیش پێویستی بە کۆمەڵێک بنەما و ڕێسای تایبەت هەیە خۆ دەزانی من زۆر جار باسەکەم لە هەرێمی کوردستان لە ڕاستیە کە زۆر جار لێ کۆڵینەوە کە یا بە دوواداچوونەکە یا وردەبییتەوە ینی کام سیستەمە لە دنیا پێشکەوتووە بیخەرە بەردەست ئەم حکومڕانانەی ئێستا هەرێمی کوردستان وایە شێوێنن کە بۆ لێک جا ناکرێتەوە بەڕاستی ئەم سیستەمە هاتۆ بۆ ئیشکردنیانە سیستمی لامەرکەزی بەرە سیستمێکی شاراوە نیە سیستمێکی عالمیە لە زۆربەی وڵاتانی دنیا بەتایبەت لە ڕووی کارژێڕی و داراییەوە و مامەڵی تیاکرێ بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزەرێ ئێستا دابشکردنی هەرێمی کوردستانە بۆ دوو سوڵتەی سیاسی جیاواز لە ڕووی پارەوە یعنی ئەوە لە بڕۆ تەحکوم بە پارەکەەوە بکە
بڕۆ خۆت خۆ بژێنە بڕۆ پرۆژەکانی خۆ بیکە دوهۆگی خۆت بکە هەولێری خۆت بکە سلێمانی خۆت بکە لە ڕاستیە ئەمە ینی هەم داواکاری هەم شێوازی طرحی گفتوگۆکان و مناقەشەکردنی کاربەدەستانی حکوومەت یاریمی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی یان نخبەی سیاسی لە سنووری پارێزگای سلێمانی شێوازی داواکردنەکە بۆ ئەوەی کە سیستمێکی لامەرکەزی لە ڕووی ئیداری و داراییەوە بۆ سلێمانی تەسبیت بکەی هەڵەبوو و ئەوەی کە ئێستا حکوومەت یاریمی کوردستان بە ناوی ئەم سیستەمە لامەرکەزی و شۆڕکردنەوەی دەسەڵات لە ڕووی کارژێڕی داراییەوە هەنگاوی بۆ وەڵەگرێ هەر هەڵەیە لەبەرەوەی نقطەی ئەساسی مشکیلەکە ناکۆکی سیاسی نێوانی یەکێتی و پارتی لەسەر داهاتیە وڵاتە دەستێوەردانی یەکێتی و پارتی لە داهاتیە وڵاتە ینی بە ئەنقەس باش ڕێک نەخستنەوەی چۆنێتی کۆکردنەوەی داهاتەکانی ناوخۆیە ئەینا ئەوەی کە لەبەر چاوی پەرلەمانتاران لەبەر چاوی ئەنجومەنی وەزیران لەبەر چاوی وەزیرە بەڕێزەکان ڕوونا مەسەلەن ئێمە ڕێوشێنمان هەیە ئەزانین چۆن مامەڵە لەگەڵ دەواازە سنووریەکان بکەین یەک دنیا زەختمان کرد بۆی ئەو هەموو پارێکە بۆ ئەم کۆمپانیا حیزبیانە بە ناوی عقدی کۆمپانیاکانەوە کراوە کەم بکەیتەوە دوای زەختێکی زۆر توانیمان تەنها لە سەدا دەی داهاتی کۆمپانیاکان بجێڕینەوە بۆ حکوومەتیانی لە هەشتا بە 20ەوە بکەین بە هەفتا بەسی شێوازی باج و ڕسومات هاوڵاتیەک لە سلێمانی بیرکردنەوەی سیاسی بیرکردنەوەی کۆمەڵایەتی منتیقەکە فەرقی هەیە لەگەڵ هەولێر دووەگەوەڵەکە کە من موچەی پاشەکەوت کراوم لای حکوومەتە پارەی ئاو کارەبا نادەم زەڕیبە نادەم ئەمانە هەمووی تەسیرە کاتە سەر ئەو داهاتی کە دێتە بەردەست لە هەمووی مشکلەتر لەبەرەوەی وەکوتم دەسەڵاتی حیزب لەم لە ناوەندی ئەم پارێزگایانەیە بەقووەترە مثلا بەڕێوەبەرەکان لە پارێزگاکانی سلێمانی لە پارێزگای هەولێر لە پارێزگای دۆک زۆر جار پێچەوانەی ئەو ڕێنمایی و تعلیماتانە مامەڵاکەن کە لە وەزارەتەکانەوە بۆیانە چێ بەتابەت لەسەر مەلەفەی داهات خۆ دەزانین ماوەی مانگونی و یەک زیاتر وەزیری دارایی لە سلێمانی دەوامی کرد بۆی کۆتایی بەم کێشمە سیاسە بێنێ یەکێک لە هۆکارەکانی نەبوونی سویلە لە بانقەکانی سلێمانی ئەوەیە کە مەسەلەن بەڕێوەبەری بانقەکە پێچەوانی ئەو ڕێنماییانە پێچەوانی ئەو تعلیماتانی کە لە وەزارەتی داراییەوە بۆ چێ مامەڵە لەگەڵ پارەی سویلاکە لە بانقەکانە ئەم شێوازە نابێ مەسەلەن کە بڕیارێک دەرەچێ لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ وەزارەتەکان ئەبێ بۆکو خۆی بەسەر هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانە جێبەجێ بێەوە ئەمە چاولێکەری بۆشتی باشە لایەنێکی سیاسی کارێکی باشی لەبەرەوەی تۆ داهات مەسەلەن لە برایم خەلیل داهات دیار نامێنێ وەڵابێت لە باشماخیش دیار نامێنێ لەبەرەوەی لە حاجی ئۆمەران مامەڵە لەگەڵ دۆسی گومرگ خراپە وەڵابێت لە پەروێزخانی جوابێ ئەم نموزەجە ناشرینە ئەم نموزەجێکی ناشرینی ململانی سیاسیشە لە هەموو دنیا هەموو ململانی سیاسیەکەن بەڵام ئەم بەم شێوازە ناکرێت پرسیارم زۆرە دەمێ پرسیارەکان شڕکەم ئەو کاتی کە لە بەردەستماماوە پرسە سەرکیەکە ئەمەیە کە بۆکو خۆشە باسی لێەوە کرد کە پێویستە چەند وەزارێتێک لە کۆتایی مانگەکانە چەند بەڕێوەبەرایەتیەک لە کۆتایی مانگەکانە لە سنووری ئیداری سلێمانی لە داهاتی ناوخۆ موچیان پێ بدرێت دەمێ بزانم داهاتی سلێمانی بەشی موچی موچە خۆرانی خۆی دەکات یاخود پێویستی بەو داهاتەیە کە دوجار دەگەڕێتەوە نێو خەزێنی حکوومەت پێویستی بە کۆمەڵێک پرۆژە و خزمەت گوزاریە کە لەسەر میلاک و لەسەر کۆی داهاتەکانی حکوومەت بگەڕێتەوە بۆ سنووری ئیداری سلێمانی و ڕاپەڕێن و هەڵەبجە ئەمە لە ڕاستی ئەم دۆسیێت ینی لەم یەک دوو مانگەی ئاخیرا کە زیاتر ئەو ڕووداوانە هەم لە چۆنێتی میکانیزمی دابشکردنی موچەی خانە نشینان هەم لە دواکەوتنی موچەی بەشێک لە فەرمانگەکان سەری هەڵدا زیاتر کەوتە بەرباس و بەرمیدیا ئینا ئێمە وەکو پەرلەمانتار و تەنانەت وەکو لیژنەی دارایی لە مانگی 11 ساڵی ڕابردووە لەسەر ئەم دۆسیەی پارێزگای سلێمانی بە دوواداچوونەکەین هەوڵ و ماندووبوون دەین بۆ ئەوەی کە ئەم کێشەیە چارەسەر ببێت ساڵی پار ئەو داهاتانی حکوومەت هەرێمی کوردستان خستوێتە بەردەستی ئێمە بەتابەت لە مانگی 1 و 2 ساڵی 2021 پارەی تەرخانکرا و لە پارێزگای سلێمانی بۆ موچە سەر و 160 ملیار دینار بووە کە ئەمە مەبلەغێکی زۆرە و ئێستا لە دوای بەرزبوونەوەی نرخینەوە سلێمانی پێویستی بەم پارە زۆرە نییە بۆی تەکمیلەی موچەی پێ بکە ینی تەنانەت لە مانگەکانی 2 سێوانەیە پارەی داواکراو لە سنووری پارێزگای سلێمانی بۆ تەکمیلەی موچە 75 ملیار تا 80 ملیار دینار بووە ینی نیوە و نیو زیاد کەمی کردووە لەبەرەوەی نرخی نەوت بەرز بۆتەوە داهاتی نەوت پارەی تەرخانکراو لە داهاتی نەوت بۆ موچە بەرز بۆتەوە داهاتی سلێمانی دەستێوەردانی حیزبی نەمێنێ
دەستێوەردانی شخصی نەمێنێ پابندبوون بە ڕێنمایی و بڕیارەکانی حکوومەت هەبێ پێداچوونەوە بە کۆمپانیەکانی دەواازە سنووریەکان تونکردنەوەی ڕێوشێنی دەواازە سنووریەکان شێوازەکانی ڕێخستنەوەی ینی کۆکردنەوە و ڕێخستنەوەی باج و زەریبە و ڕسومات لە ناوەندی پارێزگاکان و لە ئیدارە سەربەخۆکان ڕێک بخرێتەوە بەڵێ داهاتی پارێزگای سلێمانی لە هیچ حاڵەتێکان نابێت لە 150 میلیارد دینار بێتە خوارەوە بەڵام ئەوەی کە ئێستا باسەکرێ بەوەی هەندێک هەنگاوەوە لە ماوەی ئەم دووسێ مانگەیە داهاتی سلێمانی کەمی کردبێ بەڵێ ڕاستە لەوانەیە کەمی کردبێ بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە مەسەلەن لە هیچ حاڵەتێکە ئێمە یەقناعکە هاتبێتە خوار 100 میلیارد لە کاتێکا تۆ 100 میلیارد 120 میلیارد لە بەردەسایە داواکاری لە تۆ بۆ تەمیلی موچە بریتە لە 75 میلیارد بریتە لە 80 میلیارد لە پێویستەکە لە بینی 30 میلیارد بۆ 50 میلیارد لەبەر دەستا بمێنێتەوە بۆ پرۆژەکان بۆ بەڕێوەبردننی دام و دەستگاکان لە سنووری پارێزگای سلێمانی بۆ ئەمەنیە وەکو باسم کرد ئێمە بە دوواداچوونمان کردووە و لە چەند ڕۆژی ئایندەش هەوڵە دەین لیژنەیەکی پەرلەمانی لە لیژنەی نەزا هەبێ یا لە نێوان فراکسیۆنەکانە بێ سەردانی پارێزگای سلێمانی بکەین و لەگەڵ بەڕێوەبەری یا لەگەڵ لانی کەم ئەو جیهەتانەی کە مەسئولن لە کۆکردنەوە و ڕێخستنەوەی داهات لە سنووری پارێزگای سلێمانی کۆبینەوە ئێمە بە دوواداچوونەکانی خۆمانەکەین و کاتە بە ڕاپۆرتێک ڕایگەشتی لێ ئاگدارەکەیتەوە ئەمە وەکو کاری پەرلەمان بەڵام لە ڕووی سیاسیەوە بەڕاستی بنەمەوێ ئەوە بڵێم ئەرکی سەرەکی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز کاقوبا تاڵەبانیە بێ ئەم ڕەوشەی لە سلێمانی ئەگوزەرێ بۆ خەڵکی ڕوون بکاتەوە هەز لەم پەرێک هەر کێشەیەکی سیاسی هەر کێشەیەکی ئیداری هەر کێشەیەکی هەیە لە شێوازی بەڕێوەبردن و ئەو کە ببێتە هۆکاری دروستبوونی ئەو کێشان لە سلێمانی بەڕاستی بە دەرەجەی یەک بەڕێز کاقوبا تاڵەبانی لە ڕووی حکوومەت و دەسەڵاتی جێبەجێکردنەوە لێ مەسئولە ئەوە بێ بەرچاوی خەڵکو و لایەنە سیاسیەکانیش ڕۆشن کاتەوە ئەم واقعەتاڵە ئەم دۆخە ناخۆشە چیە لە پارێزگای سلێمانی ئەگوزەرێ باشە کاک بەڵێن زۆر باس لە پرسی کۆمپانیەکانیش دەکرێت کە جیاوازی دەکرێت لە ڕووی کارەکانیانەوە لە سنووری سلێمانی و لە سنووری هەولێردا ئەو کاراسانی کە بۆ کۆمپانیەکان دەکرێت لە پایتەخت لە سلێمانی دانیە ئێوە ئەم جیاوازیانێتان چۆن بەدی کردووە پێویستە چۆن مامەڵە لەگەڵ کۆمپانیەکانە بکرێت بۆ ئەو بژانەوەی هەیە کە بۆ هەموو هەرێ بێ نەک بۆ ناوچەیەک بێت یاخود جیاوازی تێدا بکرێت ئەمە لە ماوەی ڕابردووە یەکێک لەو خاڵانەی کە بە وردی بە دوواداچوونمان لەسەر کرد لە ڕاستیە ئەو پرسە بوو کە بۆچی ڕێژەی کۆکردنەوەی باج لە سنووری پارێزگاکانی هەولێر و دووهۆک بەرزە و لە سلێمانی نزمە ینی مۆسەلەن بۆ نمونە من پێت بڵێم ساڵی 2021 کۆی داهاتی باج لە هەرێمی کوردستان نزیکی 674 ملیار بووە لەو ڕێژێ تەنها 24 لە سەتی لە پارێزگای سلێمانی کۆبووبەوە ئەوەی تری لە پارێزگاکانی هەولێر و دووەک بوو کە پرسیارمان کرد یەکێک لە کێشەکان ئەوە بوو کە بەشێک لە کۆمپانیا گەورەکان ئەوەی کە پیاوەندری گەورە باشدەران گەرچی لە سلێمانی کاریانە کرد بەڵام لە هەولێر باجەکانیان تەسلیمە کرد و بەمە ڕێژەی باجەکە لە پارێزگای هەولێر بەرزەبەوە بەڵام لە ڕاستیان نازام چۆتە بواری جێبەجێکردن ئینا لە چارەکی کۆتایی ساڵی 2021ەوە ئێمە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی باز لە لیژنەی دارایی باسمان کرد و پێم وابێ ئەوان تعلیماتێکیان دەرکرد کە لەمە دووە هەموو کۆمپانیایەک فەرع سەرێکیەکەی و مەکانەکەی لەکوێ بوو لەوێ باجی خۆی ئەبێ بدە و تەسەورەکەم ئەوە کۆتایی بۆ مناقەشەیە شوێنێ لەسەر چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیەکان لە سنووری پارێزگاکان باشە کاک بەڵێن دەمێت لەسەر پرسی وەزارەتی داراییش تیشکێک بخەین لەسەر ئەم بابەتە زۆر جار لاوازی وەزارەتی داراییش لەم نێوەندەدا دێتە ئاراوە وەزارەتی دارایی وەزیری دارایی لەم بابەتانەیە بۆ دەنگینیە بۆ هەڵوێستینیە بۆ زانیاری نادا بە هاوڵاتیان لەسەر پرسی دارایی کۆکردنەوەی داهاتەکان لە هەرێمی کوردستانە چۆنێتی دابشکردنەوەی لەم نێوەندەدا وەزارەتی دارایی ڕۆڵی چییە؟ وەزارەتی دارایی لە بەرەوەی پۆستێکی سیادیە و وەکو باسم کرد ناکۆکیە سیاسیەکە لە نێوان یەکێتی و پارتی لەسەر پارەیە کە باسی پاراکەین یەکسەر ئێمە بیرەکەینەوە ئەم کارە ئەچێتە کوێ ئەچێتە وەزارەتی دارایی لە ماوەی ڕابردووە تەبێ ئەوەی کە بۆ قسە ناکە ئەوە بەڕاستیە بێت لە خۆی پرسن ینی بۆ هۆکارەکانی قسە نەکردنی هۆکارەکانی ڕوون نەکردنەوەی بەڵام تۆ ئەگەر سەیری ئەو هەنگاوانە بکەیت کە لەو ماوەی ڕابردووە ینی ئەو ئیجراعاتانی کە وەزارەتی دارایی کردوێتی لەسەر ئەم مشکیلەیە
و سەردانیکردن و داوامکردنی بە ڕێزوەزیری دارایی بۆ ماوەی مانگ و نیوێک لە سلێمانی و سەردانی دەواازەکان و بەڕێوەبەرایەتیەکان لە سلێمانی و لە نەتیجەش مووقیف وەرگرتنی بە ڕێزوەزیری دارایی بۆ نزیکەی 2 مانگ لە داوام نەکردنی پەیوەندی بەو کێشمەکێشم و ململانی سیاسیە هەیە لە دەستێوەردانی یەکێتی و پارتی لەسەر داهاتەکانی ناوخۆ گفتوگۆی زۆر کراوە مناقەشاتی زۆر کراوە کۆبوونەوە لە نێوان بەڕێز کاک پاڤڵ تاڵەبانی و بەڕێز کاک ئاوات شێخ جەناب هەبووە کۆبوونەوە لە بینی کاک مەسرور بارزانی و کاک ئاوات شێخ جەناب هەبووە هەموو ئەو مشکیلانەی کە یەکێتی و پارتی لە مەسەلەی داهات دروستیان کردووە بەڕوونی خراوەتە بەردەستیان هەردوو لا وعدیان داوە کە کۆتایی بەم کێشە و ململانێ سیاسیە بێنن و پێم وایە لە چەند لە ڕۆژانی ئایندەشە هەم بە ڕێزوەزیری دارایی لەوانەیە قسەی خۆی هەبێ هەم ئیشەڵاکە لە هەفتەکانی ئایندا دانیشتەکانی پەرلەمان دەستی پێکردەوە لەسەر هەموو پرسانە کە پەرلەمانتاران یاداشتیان بۆ تەقدیم کردووە بە ڕێزوەزیری دارایی ئامادەی دانیشتەکانی پەرلەمانە بێ و ئەوەی کە هەیە ئەو پرسیارانەی کە هەیە وەڵام بەڵام بەگشتی وەزارەتی دارایی ئاگاداری کۆی دارایی هەرێمی کوردستانە ئاگاداری لە بەهەدەردانەکانە ئاگاداری چۆنێتی دابشکردنی داهاتی هەرێمی کوردستانە ئەوەی کە لە سەرەتای قسەکانیش باسم کرد ئێستا داهات بە عام وەرگری لە هەرێمی کوردستان داهاتێکی زۆر زۆرە بەڵام ئەوەی کە دێتە خەزیێنەی گشتی بریتە لە سا 41 داهاتی نەوت بەڵێ وەزارەتی دارایی و ڕێزوەزیری دارایی خۆشی ئەعلانی کردووە کە ئاگاداری ئەو مەبلەغەیە چکە و پارەیە کە دێتە سەر ڕقم حسابی وەزارەتی دارایی مامەڵی پێوەکە لە چۆنی دابشکردنی موچە 200 ملیارەکە کە لە عێراقەوە دێ بەڵێ بێگومان ئاگایلێتی ئەو پارانەی لە داهاتەکانی ناوخۆ دوای دەستێوەردانە حیزبی و شەخصیەکان ئەوەی کە بە زمانی سادە پێودرێ دوای دزی و گەندەڵیەکان ئەمێنێتەوە بەڵێ ئاگاداریەوەشە بەڵام ئەمە هەموو پارە و داهاتی ئەم وڵاتەیە نەخێر هەموو پارە و داهاتی ئەم وڵاتە نییە وەزارەتی دارایی نەک وەزارەتی دارایی کاڵم وەزارەتی دارایی مەبەستم حکوومەتە ئاگاداری نین و داهاتانە نایەتە بەردەست حکوومەت و وەزارەتی دارایی باشە دو پرسیارم کاک بەڵێن گەر بکرێ بە کورتی سێخولێکێکم ماوە لە بەردەستە پرسی پرۆژه یاسای بودجە دەزانین ئەم داهاتی کە جەناب باسیەکەی حکوومەتی هەرێم داهاتێکی زۆری لێسادا بەردەستە بەهۆی خاڵە گوبرگیەکانەوە بێ بەهۆی 200 میلیارد دینارەکەی بەغداوی بەرزبوونەوەی نرخی دەوت و کۆی ئەو داهاتانی کە دەگەڕێتەوە دوجار بۆ خەزێنی حکوومەت بەڵام تا ئێستا پرۆژه یاسای بودجە لە پەرلەمانی کوردستانانیە بۆ ئەم بابەتە چی دەکرێت پەرلەمان ڕۆڵی چیە لەم نێوەندەیە ئەرکی پەرلەمانی کوردستان یەکێک لە ئەرکە هەرە گرنگ و ئەساسیەکانی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەیە کە بەداخەوە بۆ ماوەی 8 بۆ 9 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دزێتەوە لە ناردنی پرۆژه یاسای بودجە و یەکێک لە نیشانەکانی گەندەڵی لە هەموو وڵات و هەرێم و دامەزراوەیەکان نەبوونی پرۆژه یاسای بودجێ چونکە کە تۆ پرۆژه یاسای بودجەت نەبوو نازانی داهات و خەرجی چەنە هەموو ئەو مناقەشاتانەی هەموو ئەو ململانەی سیاسیانی هەموو ئەو گفتوگویانەی جەنابەت ئاماژەت پێدا ماوەیەکی زۆرە لەسەر داهاتەکانی هەرێمی کوردستان دروست بووە پەیوەندی بە نەبوونی پرۆژه یاسای بودجەوە هەیە و هەتاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژه یاسای بودجە نەنێرێ بۆ پەرلەمانی کوردستان بێگومان خەرجی و داهاتەکان لە هەرێمی کوردستان ناشەفافە ناڕوونە و هەچ تێبینی و گومان و گریمانەیەکی بخرێتە سەر لەلایەن پەرلەمانتاران لەلایەن نوخبەی سیاسی لەلایەن خەڵک و میدیاکارانەوە ئەبێ هەمووی بە دروستی لە قەڵم بێ لەبەرەوەی تۆ پرۆژه یاسای بودجەت نییە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆ ئەگەر ئێوێ لە ڕووی داراییەوە ئەم وڵاتە بخاتەوە سەرپێی خۆی ئەگەر ئێوێ شەفاف بێ ئەگەر ئێوێ ئەو دەستێوەردانە حیزبی و سیاسیان ئەو گەندەڵی و فەسادانەی کە ئێستا لە داهاتەکانی ناوخۆکرێ کۆتایی پێبێنێ پێویستەکە پرۆژه یاسای بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان ئەم قسانەی ئێمە یەکەین ئەم ساڵیشە بووە ساڵی پاریشە بوو پێراریشە بووە ساڵی پێرار ئەوە وەزعێکی نالەبار لە مەسەلەی هاتنی پەتای کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت هاتە ئاراوە تا حتێک ئینسان نتوانێت چاوپۆشێکی لێ بکات بەڵام ساڵی پاریش شێوازی مامەڵەکردن و شێوازی دەسەڵات لە چۆنێتی سەرفی پارەکان لە ناو بودجێ هەرێمی کوردستانە ناکۆکی نێوان سیاسی یەکێتی و پارتی لەسەر ئەو پرسە نەیهێش بودجە لە ساڵی 2021 بێتە پەرلەمانی کوردستان و ئێستا بۆ ساڵی 2022 گەینە ناوەڕاستی ساڵەکە هێشتا نەیان نردووە
وەکو باسم کرد هەتاوەکو پرۆژه یاسای بودجە نەبێ هەموو گریمانە و قسەکردنێک هەموو ڕەخنە و گلی یەک لەسەر داهاتی ئەم وڵاتە جێگەی تێڕامانە و پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نیەتی هەیە وەکوی کە لە کارنامەی حکوومەتەکە و لە بەردەم پەرلەمانتاران و خەڵک و میدیا خستیە ڕوو لە پرۆسی چاکسازی ئەگەر ئەمە بکە بێ پرۆژه یاسای بودجە بنێرێ و هەتا نەیە هەتوانی حکوومەتەکە و حکوومەتێکی ناشەفاف و گەندەڵ وێ نابکە. کاک بەڵێن من زۆر سپاس دەکەم کە لەم تۆری بەرنامەکەم میوان بووی مانتو نەبی. دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز بەڵێن ئیسماعیل کە بەڕێزیان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی و هەروەها لە ئەندام بوو لە لیژنەی دارایی لە نێو پەرلەمانی کوردستاندا